جیاواز لە شەوەکانی دیکە لێرە لە چایخانەی کللتوری سۆران لا شەوی یەڵدا ژمارەیەک سرودبێژی ئاینی و شاعیر بەدەم شەوچەرەوە کۆبوونەتەوە و سرودی ئاینی و شێعر پێشکەش دەکەن. و ئێمام شەویستمان تێکەڵچێشێک لە نێوان هەموو ئەو شتە فۆلکلۆریانە بکەین لە چایخێنەیەکی کللتوری بۆی بتوانین توانست و هەروە ئەو توانای ناخی گەنجەکان و هەروە ئەوانەی توانە و بەرێشیان هەیە چاڵێکێکی هوەری ئەنجام دەین. لەم چاڵاکێش ئێمە مەبەستمانەوە بوو سەرەتا پەرتووکێک بە ناوی سوپایسپی کە 200 چوارینەی شێعریە بیناسێنین و هەروەها ئەو برابەڕێزانە هەم بە دەنگە خۆشەکانیان و هەم ئەو شاعیرە هەستناسک و وشە جوانانە بەگوێی ئەو خەڵکەدا بچت پێنن. شو ئێمە وەکو تیپی سرودی عاریفان لێرانە خۆمان بە خۆشحاڵ زانین کە لێرانە داوت کراوین و بۆ ئەوەی هەندێک سرود و مەدیحە بڵین تا دەنگانێکی شەو لەگەڵ هەموو کەس دڵ و دەرونت تەمیز ڕابگرە بۆ ئاسۆی ڕوونت ڕەفتاری خەراب لە ڕەگ و ڕیشە دەربێنن مەیکەن بە کار و ئیشە جگە لە ڕێی خوا ئەوی تر هیچە ڕێگای دروست و شەوی یەڵدا ئەو شەوەیە کە تیایدا خۆربەگەڕی زستان تیایدا ڕوودەدات. لەم شەوەدا 14 سعات تاریکی نیوەی گۆیزەوی دەگرێتەوە. ڕۆژەکەشی کورتترین ڕۆژی ساڵ دەبێت. دیارە ئەمە شەو لێرە لە چایخانەی کەلتوری سۆران کۆبووینەوە هەموو چین و توێژەکان لێرانەدا کە لە شەوی یەڵدا کە درێژترین شەوی ساڵە واتوانم بڵێم دەیجووری شواتە تاریکترین شەو بەوەندەی من لێ شارەزامە هەموو نەتەوەکانی دنیا کەلتورە جیاوازەکان هەموو یانیادی شەوی هەڵدا ئەکەنەوە بە جیاوازی بەڵام لە زۆربەی شوێنەکان میوەکان دانین وەک شووتی وە کەنار بە زۆری میوە و شکراوەکان شەوی یەڵدا لە نیوەگۆی باکووری زەوی و لە جوگرافیای کوردستانی گەورەدا شەوی 21 لەسەر 22 شەوی مانگی 12 کۆتایی ساڵە و درێژترین شەوی ساڵیشە چونکە کاتی خۆروەگەر بۆ هەر جێگایەکی سەرزەوی جیاوازە و دەکرێت بە پەیهێڵەکانی پانی و درێژی زەوی کاتەکەی دیاری بکرێت. ئەو شەوەش خۆروەگەری تیادا ڕوودەدات درێژترین شەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.